سڵاوتان لەبێ کاتتان باش لە شاری پزیشکی ئەنۆرشیەخە پانێڵێکی زانستی بەڕێوە دەچێت سەبارەت بە خۆکوشتن و هۆکارەکانی دیارە خۆکوشتن دیاردەیەکی جیهانیە تەنها پەیوەست نییە بە شارێکیان ناوچەیەکەوە ئستا لە هەرێمی کوردستان خۆکوشتن وای هاتووە بۆ با دیاردە و بۆیە پسپۆرە جیاجیەکان دایانەوێت بە پانێڵی زانستی یاخود بە ڕوونکردنەوەی زیاتر لە بوارە جیاوازەکاندا لە شوێنە ئەکادیمیەکاندا گفتوگۆی لەبارەوە بکەن بۆ ئەوی بگەنە ڕێگە چارێک بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتە ئێستا وەک ئاماژەم پێکرد لێرە کەمێکی دیکە بڕیارە پانێڵێک بەڕێوە بچێت بە بەشداری سێ کەسی پسپۆری دیاری لە بوارە جیاجیەکان کە پسپۆری پزیشکی دەرونیە پسپۆری دەرونیە و هاوکات مامۆستای ئاینیە من ئێستا دکتۆر سامان شێخ ئەنوەرم لەگەڵایە بێتە ئێرە ئەمە ڕوونکردنەوەی لێوەرگرم سەبارەت بەم پانێڵەکە دۆر سپاس ئەەکەم پێمان بڵێ ئامانجتان لەم پانێڵە چێ و دەتانەوێت لێرەدا چی باسکەن ئەم پانێڵێکی زانستی فرە لایەنەیە کە لایەنی پزیشکی دەرونی دەکەێتەوە هەروەها لایەنی سایکۆلۆژی مرۆڤ و هەروەها لایەنە ئاینەکانی خۆکوشتن خۆشبەختانە ئێمە لە کوردستانە ئەتوانین بڵین تا ئێستا خۆکوشتن نەبووە بە دیاردە بەڵام بەرەو ئەوە ئەڕواکە ژمارەکە ئەوەی کە ئێمە تێبینی ئەەکەین ڕوو لە هەڵکشانە بۆی پێویستەکە ئەم چالاکیە جۆر بە جۆرانە دەربارەی خۆکوشتن و دەربارەی وەشارکردنەوەی کۆمەڵگا لە دیاردی یاخود با بڵین لە حاڵەتی خۆکوشتن زیاتر بکرێت ئەم پانێڵە زیاتر کە مەبەستەکەی ئەوەیە کە کۆمەڵێک خوێندکاری ڕێکخراوی IFMC کە ڕێکخراوی پزیشکی نێودەوڵەتی جیهانیە بناسرێن بە هۆکارەکانی خۆکوشتن فاکتەرە ڕێگرەکانی خۆکوشتن و جۆرەکانی خۆکوشتن و ئەو فاکتەرانی کە ئەبێتە هۆی مەترسی ئەوەی کە کەسێک لە داهاتوە خۆکوشتن ئەنجام بدات و هەروەها لە ڕووی ئاینیەوە ئەمانوێ زیاتر تێبگین ئایا حکومەکانی خۆکوشتن چیە لە ئاینی پیرۆزی ئیسلامما و ئایا لە چ کاتێکا مەسەڵەن خۆکوشتن ئەبێتە تاوانێکی گەورە و بەچی مقارانەی بکەین و ئەو فاکتەرانە چین کە لە ڕێگەی دینەوە ئێمە بتوانین ڕێگری لێ بکەین تا چەند گرنگە ناوەندە زانستیەکان لەم جۆرە پانێڵانە ڕێک بخەن بۆ ئەوەی زیاتر هۆشیاری بڵاوکەنەوە لەسەر ئەو حاڵاتێکە وەکو جەنابەت باستیەوە دەبێت خەرکە دەبێتە دیاردە بەڵێ ئێمە لە کوردستانە یعنی بەداخەوە تا ئێستا دەستگایەکمان نییە دەستگایەکی تایبەت بێ بە ڕێگریکردن لە خۆکوشتن ئەوەی کە تێبینی ئەکری لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانی جیهانە ئێستا دەستگای تایبەت هەیە بۆ ئەومە بەسە کە بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان نەکرێت و بە شێوەیەکی گشتی هەڵەسێ بە هۆشارکردنەوەی هەموو چین و جۆژەکانی خەڵکەکە چکەوەی کە ئێستا تێبینی کراوە خۆکوشتن جاران تەنها لە تەمەنێکی دیاریکراوە هەبووە ساڵانی پێش و بەڵام ئێستا لە گەنجا زۆر بڵاو بێت و بە تایبەتی لە گەنجی خواردتەمەن 18 ساڵ ئەوانەی کە پیانەوترێت تینەیج یاخۆت مراهق ئەمە دەستگایەکی تایبەتی ئێمە ئەبێ هۆشارکردنەوەیکی تایبەت کە لە هەموو بوارەکانە یەک بگرێتەوە بواری پەروەردە بێ بواری ڕۆشنبیری بێ بواری ئاینی بێ بوارە ئەو ناوەندانە بێ کە گەنج ڕووی تێ ئەکا وەکو وەرزشیەکانە وەکو دەستگا ڕۆشنبیریەکان بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا لێرە ئەو دەستگایەمانە بۆیە ئەم چالاکیانە لێرە و لەوێ ڕاستە شوێنی خۆی ئەگری و گرنگی تایبەتی خۆی هەیە بەڵام هێشتا ئەمە نابێتە هۆی ئەوەی ئێمە بڵین کە بەرنامەیەکی تایبەتمان هەیە بۆ ڕێگریکردن لە یاخود با بڵین بۆ هۆشارکردنەوەی خەڵک لە خۆکوشتن بەڵام هەر ضرورە یعنی هەموو دەستگای حەقە لەلایەن خۆیەوە کە ئەوەی کە بە پێویستی ئەزانێ ئەوەی کە ئەزانێ سوودێکی ئەبێ بۆ گەنجەکان لەم جۆرە چالاکیانە ئەنجام بدات پسپۆری نەخۆشە دەرونیەکانی ڕۆژانە ئەو نەخۆشانی کە سەردانتانەکەن بەس لە خۆکوشتنەکەن یاخود حاڵەتەکان ئایا ئەم حاڵەتە هۆکاری چییە هەرکە زیاد ئەبێ لە ناو کۆمەلگای بەدایبێت باس لەوە کرد کە لە خوار 18 ساڵەوە ئێستا ڕێژەی خۆکوشتن زیای کردووە بەڵێ ئێمە یەک فاکتەر نیە ئەتوانین بڵین کە کۆمەڵێک فاکتەری زۆرە ئەم ڕێژەیە کە ئێستا ڕوو لە زیادبوونە لە گەنجی تازە پێگەشتووە وەکوتمان لە تەمەنی 18 ساڵەکانە کۆمەڵێک فاکتەر هەیە ئێمە بیرمان نەچێ بڵاوترین فاکتەر بۆ خۆکوشتن نەخۆشیە دەرونیەکانە ئێمە هەر کاتێک هۆشیاری کۆمەڵگەمان بەرز کردووە سەبارەت بە نەخۆشیە دەرونیەکان و ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە لە کاتێکی زووترا فریای خۆیان کەوتن ئەوە ئێمە بەم ڕێگەی ئەتوانین کەمێک لە ڕێژەی خۆکوشتن کەمکەینەوە دیارە کۆمەڵێک فاکتەری زۆری تر هەیە لە گەنجا بۆ نمونە یەکێک لەو فاکتەرانە بریتە لە فاکتەری بڵاوبوونەوەی سۆشیال میدیا و ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە فاکتەری خۆ بە بەراوردکردنە یعنی ئێمە ئەبینین کە کەسێک هەر شتێکی هەبێ ئێستا تۆ لە سۆشیال میدیای ئاگاداریت ماڵێکی جوانی هەیە سیارەیەکی جوانی هەیە چی هەیە و چی نییە ئەمانە هەمووی کۆمەڵێک فاکتەرەکەوە ئەکا ئەم کەسانە خۆیان بەراوردکەن بە ئەندامەکانی تری کۆمەڵگا و مەرجنیە تۆ هەموو کاتێک لە ئاستی پێویستا بیت یعنی هەندێک کەسێ ماڵەکەی لە تۆ گەورەترە سیارەکەی لە تۆ جوانترە ئەوەی جوانترە گەنج
کە ئەم بەراوردە ئەکات تووشی بێ هیوابوونێگە بێ ئەم بێ هیوابوونەش کە سەیری داهاتوی خۆیەکە ئەزانێت کە ناگاتەوە بە بەرامبەرەکەی بۆی ئەمەیەکێکە لە فاکتەرەکان کە لە هەموو عالەما ئێستا باسی لێوە ئەکرێ کە سۆشیال میدیا ڕاستە چەند سوودێکی تایبەتی خۆی هەیە بەڵام لە هەمان کاتە زیانێکی زۆر زۆر گەورەی دەرونی بەو کەسانە ئەگەیەنێ کە خۆیان قابلیەتی ئەویان هەیە کە تووشی نەخۆشیە دەرونیەکان من و بێگومانی ژیانی کە تۆ دایم لە بەراوردا بوویت هەمیشە لەژێر فشارێکی دەرونی زۆرە ئەبی تا ئەو کاتێ ئەگەیتە بێ هیوابوون و بڕیاری خۆکوشتن دیارە هەندێک فاکتەری تر هەیە کە ڕێژەی خۆکوشتن لە گەنجی تازە پێگەشتووە زۆرەکە یەکێک لەو فاکتەرانی تر بریتە لە بڵاوبوونەوەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ئەمە بیرمان نەچێت دوای نەخۆشیە دەرونیەکان دووهەم هۆکار بوو ئەوەی کە خۆکوشتن زۆر کات بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە چ لەو کاتانەی کە بەکاری ئێنی یاخود لەو کاتانەی کە ئالوودە بوویت و مادەکەت دەست ناکەوێت ڕۆیتەبارێکی دەرونی تایبەتەوە کە زۆر بێ هیوا ئەبی لەوانەیە زۆر هەڵەشە بیت بڕیاری زۆر بە پەلە و زۆر نادرووسیت یعنی ئەگەر سێری ئەو ڕێژەیە بکەین کە لە جیهانە هەیە ژمارەیەکی زۆر لەوانەیە کە هۆڵی خۆکوشتن یا خۆت خۆکوشتنیان ئەنجامداوە لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکانە و ئێمە ئەوەش دەزانین کە لە وڵاتی خۆمانە مادە هۆشبەرەکان وردە بەرەو زیابوون ئەڕات و هاوتەریب لەگەڵ زیاد بوونی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ئەتوانین بڵێن کە ڕێژەی خۆکوشتنیش زیادەکات کۆمەڵێک فاکتەری تر هەندەوانە فاکتەرە خێزانیەکان یعنی ئێمە ئەبینین کە جیابوونەوەی خێزانەکان جیابوونەوەی دای بابەکان ئەمەژەیەکە لەو فاکتەرانەی کەوا ئەکا لە نەوەکانی داهاتووانە ئەگەری خۆکوشتن یاخود با بڵێن ڕێژی خۆکوشتن زیاتر بێت فاکتەری ئابووری هەیە یعنی ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە تێبینی کراوە بە تایبەتی لە دوای 2009 دوای قەیرانی ئابووری جیهانی ئۆکرانیا و رووسیا و لە دوای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناوە خۆکوشتن لە وڵاتە هەژارەکان و مام ناوەندەکانە زۆر بە خێرایی ڕوو لە هەڵقشانی کردووە ساڵانی پێشوو لە ساڵک بڵین یاخۆ با بڵین لە سەدەی پێشووە زیاتر لە وڵاتانەیە خۆکوشتن بڵاو بووە کە باری ئابووریان باش بووە وەکو وڵاتە ڕۆژاواییەکان وەکو ئەمریکا وەکو یابان بەڵام لەم 4-5 ساڵی ئەخیرە ئەبینین کە خۆکوشتن ڕوو لە هەڵکشان کردو بۆ ئەو وڵاتانەی کە بواری ئابووریان خراپە یاخود مام ناوەندە ئەمەش طبعاً فاکتەری ئابووریە یعنی کە زۆر زۆر دەور ئەبینێ کۆمەڵێک فاکتەری تر هەیە وەکو بێ ئیشی کۆمەڵێک فاکتەری تر هەیە وەکو بۆ ماوەیی لە هەندێک خێزانە یعنی یەکێک لەو فاکتەرانی کە زۆر گرنگە بۆ خۆکوشتن بۆ ماوەییە ئەبینین لە هەندێک خێزانە خۆکوشتن بڵاوە بەڵام لە هەندێک خێزانی ترە ئەمە قەت وەکو هۆکارێک یاخود با بڵێن وەکو فاکتەرێکی ڕزگاربوون لە کێشەکان خۆکوشتن ڕووی نایەوە و دیارە کۆمەڵێک فاکتەری تری زۆری تر هەن کە ئەوە کاتێکی تایبەتتری هەیە ناوەکانت دکتۆر سامان شێخ ئەنوەر کە باسی لە هۆکارەکان و مەترسیەکانی خۆکوشتن و بوون لە حاڵەتەوە بوون بە دیاردەی خۆکوشتنی کرد کە لە جیهان و دیارە لە هەرێمی کوردستانیش باسی لە حاڵەتەکە کرد ئێستا پانێڵەکە دەستی پێ نەکردو هێشتا ژمارەیەک لە قوتابی و چین و توێژە جیاوازەکان و بە دیاریکراوی لە توێژی گەنجان لە پانێڵەکەدا بەشدارن و دایانەوێت گوێ بۆ ئەو بابەتە زانستیانە بگرن کە لەم پانەڵەدا باز دەکرێت.